سڵاتان لێبێت ئێمە بە دڵنیاییەوە کە پێشتر چەند جار پرسیارمان لێکراوە دڵنیاشم کە لەمە دوش پرسیارمان لێکرێ ڕۆژانە ڕوبەڕووی ئەو پرسیاران ئەبینەوە کە خانمان پێمانەوە ئایا بۆچی سوڕی ماگانەمان ناڕێکە ئەگەر چۆن بێڕێکە ئەگەر چی بکەین بۆی ڕێک بێتەوە ئەو هۆکارانە چێکە ئێمەوەمان لێکە سوڕی ماگانەمان ڕێک بێت بۆی لێرە پێویستم چەند ڕێنمایەک لەو بارەوە بەم چەند زانیاریەک بپەخشم پێتان بۆی سوودمەند بن لێی. پێش هەموو شتێ سوڕی ماگانە چیە؟ سوڕی ماگانە بریتە لە دەردانی ڕووپۆشی ناوی مناڵان کە ئەم سوورە ماگانە دووبارە ئەبێتەوەتە هەموو 28 ڕۆژێک جارێک دووبارە ئەبێتەوە کە 4 بۆ 7 ڕۆژ ئەخایەنێت و ئەمەش ئەگۆڕە جیاوازە لە خانوێکەوە بۆ خانوێکی تر بۆ نمونە لە 21 ڕۆژ تا 35 ڕۆژ بینی بێت بە ئاسایی داهێنرێت. ئێمە ئەم 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژە چۆن حسابەکەین لە یەکەم ڕۆژی سوڕی ماگانەوە بۆ یەکەم ڕۆژی سوڕی ماگانەی داهاتوو واتە لە 21 ڕۆژ کەمتر یا لە 35 ڕۆژ زیاتر بینی بێ بەنە ئاسایی داهێنرێت. وەکوتیشم هەموو 20 ڕۆژ جارێک خۆی بە عادەتەن دووبارە ئەبێتەوە 4 بۆ 7 ڕۆژ ئەخایەنێت. ناڕێکی سوڕی ماگانە چییە؟ واتە بەکی ئەوتێ کە سوڕی ماگانەی ناڕێکە ئەگەر هاتوو ئەم سوڕی ماگانەی وەکو باسم کرد لە 21 ڕۆژ کەمتر بخایەنێت بینەکەی لە یەکەم ڕۆژی سوڕی ئەم ماگانە بۆ یەکەم ڕۆژی سوڕی مانگی داهاتوو و یاخود لە 35 ڕۆژ زیاتر بخایەنێت. ئەمە یەکەم. دووەم ئەگەر هاتوو ماوەکەی درێژتر بوواتە لە 7 ڕۆژ زیاتری خایەن دیسانەوە هەر بە ناڕێکی داهێنرێ. یاخود ئەگەر بێت و ڕێژەی خوێنەکەی زۆرتر بێت لە ئاسایی واتە نەخۆشە کاڵە زۆر نەزیفم خوێن ڕێزیەکی زۆرم هەیە واتە خوێنەکەی کڵۆیتیە ناڵە بچێتە سەر ئیشەکەی ئەمە واتای وایە کە بڕەکەی زۆرە. یاخود ئەگەر بێت و بڕی خوێنەکەی زۆر کەم بوو بێتەوە لە جاری پێشوو هەر بە ناڕێکی داهێنرێ. یاخود ئەگەر هاتوو ئەم سوڕی ماگانەیەی 3 مانگ لەسەرێک نەهات یا 3 مانگ لەسەرێک بە ناڕێک بوو بە ناڕێک داهێنرێت. و یاخود ئەگەر هاتوو خوێنی بینی لە کاتی ترا لە غێری کاتی سوڕی ماگانەکەی کە کاتێکی ئاساییە بۆ نمونە لە ناوەڕاستی سوڕی ماگانەیە خوێنی هەبوو یا لە دوای تەمەنی نائومێدیا خوێنی هەبوو یاخود خوێنی هەبوو لە دوای سێکسکردن واتە لە دوای جوود بوون ئەمانە هەمووی بە نەئاسایی دائەنرێواتە پێوتێ ناڕێکی سوڕی ماگانە. هەر بۆ زانیاریتان چەند هۆکارێک هەیە کە ئەبنە هۆی ئەوەی کە بێتە هۆی کە سوڕی ماگانەمان تێک بچێت. گرنگترین لەو هۆکارانە تێکچوونی هۆرمۆنی جەستەمانە. دووەم هۆکار بوونی فرەکیسی لە هێلکەدانەکانمان یاخود بوونی جۆری کیسی ترۆکو کیسی خوێنین کیسی ئاوی کیسی چۆری هەچ کیسێکتر کە لە هێلکەدانەکانمانە دروستە بێتە هۆی ناڕێکی. یاخود ئەگەر هاتوو باری دەرونیمان جێگیر نەبوو زۆر قەلق بوون سترێسمان هەبوو ئەو مانگە لەوانێ سوڕی ماگانەمان تێک بچێت. یاخود ئەگەر ئەو کەسە وەرزشێکی زۆر قورسی کرد ئەم وەرزشە قورسە کەوای کرد بێتە هۆی دابەزانی کێش بە شێوەیەکی خێراتە لە ماوەیەکی کەما کێشێکی زۆر دابەزێنێ ئەبێتەوەی کە سوڕی ماگانەکەی تێک بچێت. یاخود کێش زیادبوونێکی بەپەلا ئەنی کێشی لە پڕ زیاد کامەش هەرە بێتە هۆی ئەوەی کە سوڕی ماگانەکەی تێک بچێت. هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە بەکارهێنانی دەرمان بە شێوەیەکی ناڕێگەیەکێک لەوانە دەرمانەکانی کە بۆ بەرگریکردن لە دوودیانی بەکارێکە خەڵک پێڵە حەپی منە بە شێوەیەکی ناڕێک بەکارهێنێ بەبێ ئەوەی لەژێر چاودێری ڕێنمایی پزیشکیدا بێت ئەمەشە بێتەوەی تێکدانی سوڕی ماگانەکەی. یاخود بەکارهێنانی دەرمانی تری وەکو خوێن ڕوونکردنەوە یا بازە دەرمانێکی وەکو ستیرۆیدۆمانە کە بەکارهێنێ بێتەوەی تێکچوونی سوڕی ماگانەکەی. هەنێ جار نەخۆشیەکانی خوێنمان هەیە خۆی ئەو کەسە جۆرە لە نەخۆشی لە خوێنبەربوونی بۆ ماوەی شتێکە هەیە کە بێتەوەی کە سوڕی ماگانەکەی زۆر بێت. یاخود بازێ جار کەمەبوونی شێرپەنجە لە مناڵانیا لە هێلکەدانە دووبارەوە بێتەوە هۆی تێکچوونی سوڕی ماگانە. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی کە ئەو خانمان بێتەوەی کە سوڕی ماگانەیان تێک بچێ. ئێمە ئەبێ بینە سەرەوەی کە ڕێنماییمان چی بێ بۆی چی بکەین بۆی کە بتوانین سوڕی ماگانەمان ڕێک بێتەوە. پێش هەموو شتێ بێت دوورکەوینەوە لەو هۆکارانەی کە بێتە زیادبوونی کێشمان بە شێوەیەکی خێرا یاخود زۆر لاوازبوونی کێشمان واتە ئەگەر وەرزشکردنێکی زۆر قورس بکەی بێ کەمی بکەیتەوە. دوم ڕێخستنی ژیانمانە ئەمیش بە تەنزیمکردنی بە تەرتیبکردنی خەو و خۆراکمان واتە خەومان لە کاتێکی تەندروستە بێ خۆراکەکانیشمان تەندروست بێ دوورکەوینەوە لەو خۆراکانی کە زۆر وزە بەخشن لە فاستفودەکان واتە خواردنە خێراکان ئەوانی کە زۆر قەڵەوتەکە شیرینی زۆر ئەمانە یارمەتی دەرەبن بۆ ڕێکردنەوەی سوڕی ماگانەت. و ڕێنمایەکی تر ئەوەیە کە دوورکەوینەوە لە سترێس لە قەلەقی لە دوودڵی وتمەگەر باری دەرونیمان جێگیر بێ سوڕی ماگانەشمان بە دڵنیاییەوە جێگیر
تر ئەبێت ڕێنمایەکی تر ئەوەیە کە وەرزشکردنێکی تەندروستمان هەبێ بۆ نمونە لە هەفتەیەکە 3 بۆ 4 جار وەرزش بکەین هەر جارەی بۆ 30 خولەک واتە نەوەرزشێکی زۆر قورس بێت کە تەسیل لە وەزنەوەین ماکات بۆیە وەرزشێکی تەندروست ڕێکوپێک 3 بۆ 4 جار لە هەفتەیەکە بۆ ماوەی 30 خولەک بۆ بەکارهێنانی دەرمانەکان وەکو پێمتی دەرمانی بەرگریکردن لە دووگیانی یا هەر دەرمانێکی تر لەژێر ڕێنمایی پزیشکدا بێ بۆی باڵەنەی خۆی نەبێتە هۆی تێکچوونی سووڕی ماگانەکەمان ئەمانە چەند ڕێنماییەک بوون کە یارمەتی دەرمانە بێت بۆ ڕێکبوونەوەی سووڕی ماگانەمان هەڵبەتە لە کۆتاییە دایم ئەپرسن ئەی چارەسەرەکەی چییە تەبان چارەسەری هەرێکێ لە نەخۆشیەکان هەرێکێ لە تێکچوونی سووڕی ماگانەکان ئەگەر هۆکارەکەیمان چارەسەر کرد بە تەئکید سووڕی ماگانەکەشمان چارەسەرە بێت بۆیە ئێمە یەکەم شت دەبێ بگەڕین هەر هۆکارێکمان هەبوو هۆکارێکی چارەسەر کرێت فرەکیسیمان هەبوو چارەسەر کرێ کیسمان هەبوو چارەسەر کرێ هەر نەخۆشیێکی ناوپۆشی مناڵان یاخود هێلکەدانمان هەبوو بە پێی جۆری نەخۆشیەکە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە چارەسەرە کرێ دووەم شت چارەسەرەکان هەندێ دەرمانمانەیە کە بێتەوە هۆی ڕێکخستنەوەی سووڕی ماگانەیە کە لەوانە ڕێک بەکارهێنانی دەرمانی بەرگریکردنە لە دووگیانی واتە حەپی مەنع و ئەخێر شتیش ئەمێ ئەوە دڵنیاکەمەوە لە هەموو خانمان کە تێکچوونی سووڕی ماگانە بە یەک مانگ ناوترێت سووڕی ماگانی تێکچووە بەلایانی کەمەوە بێ 3 مانگ لەسەرێک سووڕی ماگانەکەی تێک بچێ ئەنجا بە نەخۆشیدان ئەگەنە بەس تەنها یەک مانگ لە ژیان تا سووڕی ماگانە و تێکچوو ئەمە تێکچوونی و پێویست بە دوودڵی ناکات بەڵام ئەگەر هاتوو 3 مانگ لەسەرێک دووبارە بۆ لەو کاتە باشترە سەردانی پزیشکی تایبەت بۆ بوارە بکەیت هیوام سەلامەتی بۆ هەموو لایەن سمارت وەرچەرخانە